وەفدەکەی مرۆیەتی نیشتیمانی کوردستان خۆتان نەزانن لە ضمنی ئەو جەولەیە کە ئەوان بەدەستیان وەیە دوای گەڕانەوەی وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆماری ئیسلامی ئێران و دەیانەوێت عەرزی لە نزیکەوە عەرزی ئەو دام و دەستگایانەی جمهوری ئیسلامی ئێران بکەن بە تایبەتیش بە دیاریکراویش سەبارەت بە پرسی ڕفراندۆم و قسە کرا لەسەر ئەوەی کە کات زۆر کەمی بەبەروەمایە بۆیە دەبێ هەموو جوو دەکات بکرێتەوە کە هەوڵ بدرێت دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە پەرلەمان کارا بکرێتەوە ئێمە لەو بارەوە بەڕاستی هاوڕا بووین هەردوو وەفد هەم یەکێتی نیشتیمانی کوردستان هەم مەکتەبی سیاسی زەحمەتکێشان بەوەی کە مەفروضە کات بە فیڕۆ نەدرێ چونکە خۆتان نەزانن ئێمە لە ئیمڕۆ تا ئەو ڕۆژەی ڕێفراندۆم ئەنجام ئەدرێت 2 مانگمان بەبەرەوە یعنی کات بەدەستۆمایە و خەڵکی کوردستان ئینتیزاری ئەوەی هەیە دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان ئاسایی بکرێتەوە وەزعی خەڵک باش بکرێ و دام و دەستگاکان کارا بکرێتەوە لە سەروی هەمویان پەرلەمان کە ئەوە زۆرێک لە زەمانەتە بۆ یەکگرتوویی و یەکڕێزی هەموو هێزە سیاسیەکان لە کوردستان وە کۆدەنجی دواتر ینی سەرنجام لەسەر پرسی ڕێفراندۆم کە خۆتان نەزانن ئەگەر ئێمە لە دەرەوەش هەندێک لایەن دەوڵەتانی ئیقلیمی دژایەتی ئەم مەسەلەیە بکەین بەڵام ئەوەی کە بەڵانسەکە ڕاست دەکاتەوە بە قازانجی کورد و بە قازانجی سەرخستنی ئەم پرۆسەیە بەڕاستی مەسەلەی ناوەخۆیە بۆیە مەسەلەی ناوەخۆ دەبێت ئێمە هەمومان زۆر بە ئەهمیەت تروەری بگرین و بەتایبەتیش بەشێک لەو هێزانەی کە ئیمڕۆ گرفتی جدیان لەگەڵ یەکتر هەیە بێنە خوارەوە لە پێناو بەرژەوەندی باڵای میلەتەکەمان و خۆشبەختانەش ئێستا زەمینەیەکەیە بۆ ئەوەی هێزە سیاسیەکان لە هەموو کاتێک زیاتر بگەنە ڕێکەوتن.